لە هەفتەی سی و کۆتایی لە خولی نایەبی کوردستان ڕانیا لە یاریگای خۆیدا میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. نیوەی یەکەم هەردوو لا بە هێرشبردن دەستیان پێکرد. دوای چەند هێرشێک لە خولەکی 23 کاردۆز عەلی با هەڵا گۆڵێکی لە خۆیان تۆمار کرد و پێشمەرگەی هەولێر بە گۆڵێک پێشکەوتن. نیوەی یەکەم بەم ئەنجامە تەواو بوو. لە نیوەی دووەمدا یاریزانانی ڕانیا بۆ یەکسانکردنەوەی یاریەکە هاتنەوە ناو یاریگە. لە خولەکی 72 محەممەد ئیبراهیم گۆڵێکی بۆ ڕانیا تۆمار کرد و یاریەکەیان یەکسان کردەوە تا کۆتایی ئەنجامەکە وەک خۆی مایەوە. یاریەکە بە ئەنجامی یەک بە یەک لا بەرژەوەندی هەردوو لە کۆتایی هات. سپاس بۆ خی گەورە بۆ ئامانجە کاتین کە ئامانجەکەمانەوە بوو کە تەنانەت بەو کۆمەڵە کێشەی قەیرانی دارایی و بە پێکانی یاریزان و بۆ کۆمەڵە کێشە مەشاکلە تەنان ئامانجمانەوە بوو کە تیپەکە لە خولی نابێنەوە. سپاس بۆ خی گەورە تیپەکەمان هێشتەوە زۆر داوای لێبوردن لە خەڵکی ڕانیا دەکەم. زۆر گرنگ بوو یاریەکە لەبەرەوەی بە بەرامبەربوون بەبردنەوە ئێمە پارێزگاریمان لە ڕیزبەندی دووەم دەکرد. الحەمدولیلا ئێمە توانیمان گۆڵ تۆمار بکەین و تا ڕادەیەک توانیمە پارێزگاری لێ بکەین. ئێمە هەوڵماندا پارێزگاری لە گۆڵەکە بۆ هیچ نەبێتن بە گۆڵێک براوە بین. بەڵام خۆ دەزانین یانی ڕانیانەیەکی باشە لەوارانەوە یاریگای خۆتی پێشی ئاسانیە زەحمەتە. بەم ئەنجامە ڕانیا کۆی خاڵەکانی کردا 38 خاڵ لە پلەی نۆیەم دێت. پێشمەرگەی هەولێریش کۆی خاڵەکانی کردا 50 خاڵ و لە پلەی دووەم گیرسایەوە. لە خولی نایابی کوردستان ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.